لە دوای کۆتایی هاتنی پشووی جەژنی نەورۆز و یادەکانی ڕاپەڕین و سەری ساڵی کوردی جارێکی دیکە لە قوتابخانە و خوێندنگەکانی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری خوێندن و داوامی ئاسایی لە هۆڵەکانی خوێندن دەستی پێکردەوە و مامۆستایان و قوتابیانیش وەک ڕۆژەکانی پێش پشووەکان باوانەوتنەوە و ئامادەبوونیان لە پۆلەکانی خوێندنیان ئامادەبوونی خۆیان لە کاتی دیاریکراودا لە خوێندنگەکانیان هەبوو. بەڕێوەبەر و کارمەندانی خوێندنگەش بەردەوام بوون لە کارکردن و خزمەتکردنیان با قوتابیان و خوێندنگەکانیان بەڕێخستنی پۆل و پێداویستیەکانی نێو خوێندنگە بۆ ئەوەی لە کاتی خۆیدا هیچ وەستانێک ڕوونەدات. ئەمڕۆکە یەکەم ڕۆژی دەوامە لە دوای پشووی بەهار لێرەوە پیرۆزبایی لە پێشمەرگە قارەمانەکانەکەم و پیرۆزبایی سەرکەوتن و جژنی بەهاریان لە یەکەم لە خۆیان و لە کەسوکاریان سەری ڕێز و نەوازشیش بۆ پێشمەرگە بۆ شەهیدانی کورد و کوردستان و بە تایبەتی پێشمەرگە قارەمانەکان دەبەرەی دژە تیرۆر بە تایبەتی لە شەڕی دژی تێرۆریستانی داعش سەری ڕێز و نەوازشیان بۆ داوانەوە حرمەت و ڕێزیشمان بە کەسوکاریان هەیە. ئەمڕۆ 24 مانگە بە پێی بڕیاری وەزارەت کە لە پشوویەکی درێژا بووین بە مامۆستا و قوتابیەوە دەوام ئاسایی بۆ تەوانی و کامل هەموو هاتوین و لە سەنگەری خەباتین بۆ خزمەتکردنی مناڵانی کورد و کوردستان. ئەمڕۆ 24 سێ 2015 دەستپێکردنی وەرزی دووەمە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە ئەمڕۆ سەرجەم قوتابیانی قوتابخانەکەمان هاتوونەوە بۆ قوتابخانە هەر هەموو دەوامەکە لەگەڵ مامۆستایانە دەرس و دەورەکانی خۆمان بە باشی ئەڵێنەوە هیچ کێشەیەکمان نییە ناو قوتابخانەیە و بەپێی خشتەی وانەکانی هەفتەش مامۆستایانیش لە دەستپێکی یەکەم ڕۆژی دوای پشوەکان سەرجەمیان سەرقاڵی وتنەوەی وانە بوون با قوتابیان و وەک خۆیان باسییان کرد بەوانە وتنەوە خەباتی خوێندن دەکەن و بە هیچ شێوەیەک لا وتنەوەی وانە و پێگەاندنی زانیاری ناوەستن و بۆ ئەوەی نەوەیەکی خوێندەوار ئاراستەی کۆمەڵگە بکەن. ئەمڕۆ یەکەم ڕۆژی خوێندن دەستی پێکردەوانێ ئێمە داوامی ئاسایی خۆمانەکەین و قوتابیانی هەموو هاتوون بۆ قوتابخانە و بەردەوامی شەبین لە داوامکردنمان هیچ ئەرێنیەکی دەرەوە کاریگەری نابێت لە سەرمان چکە ئێمە هەمیشە لە بواری پەروەردەیە کارەکەین ئەبێ ئەوەی کە لە توانامانێ بیگەێنین بە قوتابەکان و ئەوانەی دەوروبەریشمان و هەوڵی ئومێدی سەرکەوتن بۆ قوتابیان بۆ سەرجەم مامۆستایانە خوازن بەخێر بن سەر چاوەکان. شایانی باسکردنا بە پێی بڕیارێکی وەزارەتی پەروەردە لە ڕۆژی سێشەممە 24 سێ داوامی ڕسمی لە سەرجەم قوتابخانە و خوێندنگەکاندا دەست پێ دەکاتەوە و دەبێت مامۆستایان و خوێندکارانیش پابەندی ئەو بڕیارە بن و شایانی وتنا ڕێژەیەکی زۆر کەم لە قوتابیان ئامادەی هۆڵەکانی خوێندن نەبوون ئەویش بە هۆکاری تەندروستی و هۆکاری تایبەتی خوێندکارەکان. سروش عەبدول، تەلەڤیزیۆنی پەروەردەی سلێمانی.